یانەی پێشمەرگەی هەولێر بەهۆی ئامادەنەبوونی یاریگاکەی لەسەر یاریگای یانەی هەندرێن لە یەکێک لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان پێشوازی لە قەڵاتجێ کرد. لا نیوە یەکەم هەردوو تیپ بە ئاستێکی تا ڕادەیەک لە یەکەوە نزیک دەرکەوتن، چەند دەرفەتێکی گۆڵ تۆمارکردنیان لە پێش بوو، بەڵام هێرشەکانی هەردوویانە نەبوونە هۆی گۆڕانکاری لە ئەنجام یاریەکە و نیوە یەکەم بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لا نیوەی دوم سەرەتا سارد و سڕی بە یاریەکەەوە دەبیندرا، لا ناوەڕاستی نیوەی دووەمەوە یاریەکە تا ڕادەیە گەرم و گوڕی بەخۆیەوە بینی، دەرفەتی ئاسان بۆ هەردوویانە هەڵکەوت، بربەستی یەکسانی بشکێنن، لێی سەرکەوتوو نەبوون. لا خولەکی نەوەت بەهمەن مەعسوومی یاریزانیانەی پێشمەرگەی هەولێر بە کارتی سوور لە یاریەکە کرایە دەرەوە، ئەنجامی یاری گۆڕانکایی بەسەردانە هاتوو، بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەڕاستی دەرێم لە ئەنجامەکەی بە هیچ شێوەیەک ڕازی نەبووم. دەتوانم بڵێم یەکێک لە ناخۆشترین یاریەکانی خولی کوردستان بوو، هەم لە بۆمە هەم لە بۆ ئەوان. هەردوو فەریق یعنی نازنامەی خۆیان لەبیر کردبوو کە چۆن یاری دەکەن و چۆن یاری ناکەن. بەس ئیدی زۆر جار هەیە کە زۆر خراپ یاری دەکەی، خاڵک باشترە لەوەی کە بدۆڕێنی. سوپاس بۆخوای گەورە خاڵکمان بەدەستینا، بەس هیوادارم یعنی لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەو هەڵانی کە کردمان دووبارە نەکەینەوە بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. وڵا گومان لەوە دانیە دیارە ئەوڕۆ لە گەڕی شەشەمدا ئێمە یانی وەرشی قەڵازێ بووینە میوانیانی پێشمەرگەی هەولێر، دیارە بەڕاستی هەردووکمان چامان لە بەدەستێنانی سێ خاڵەکە بوو، بەڵام هەر بەگشتی خولی نایابی کوردستان زۆرێک لە داخراوی پێوە دیارە، یعنی لە ڕووی هونەری و تەکتیکیوانێ بەشێکی زۆری ڕاهێنەرەکان لەگەڵ ڕێزمدا بەخۆشمەوانە جاری وایە زۆر شێوازی یاریکردن ئوسلوبی یاریەکەکانمان داخراون لە پێناوی ئەوەی کە بتوانین خاڵەکە بەدەستبێنین بە هەر تەریقە و ڕێگایەک بێت. ئەوەش گرفتی بەڕاستی بۆ دروستکردوینە. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر کۆی خاڵەکانی بووە 8 خاڵ و لە خانەی هەشتەمی ڕیزبەندیە قەڵاتجێ 6 خاڵی هەیە و لە خانەی دێمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.